بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز بڕیاری حکوومەتیێرێن بۆ درێژکردنەوەی داخستنی دەرگای مزگەوتەکان نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە. ئەمڕۆژ لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان مامۆستایانی ئاینی و نوێژ خوێنان گردبوونەوە و داوایان کرد حکوومەتیێرێن پێرازچوونەوە بە بڕیارەکەی بکات و بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان دەرگای مزگەوتەکان بکرێتەوە. بە میاندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر هەورامان گەچێنەی سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان، هەروە لە هەولێرەوە دکتۆر محەممەد فەقێ مراد پزیشک و باخواز ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. خستنی مزگەوتەکان نیگەرانی و ناڕەزایی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لێکەوتەوە. لەو چوارچێوێژدا لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان هاوڵاتیان و مامۆستایانی ئاینی گرد بوونەوە و داوا دەکەن بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان دەرگای مزگەوتەکان بکرێنەوە. ژمارەیەک لە نوێژ خوێنان و مامۆستایانی ئاینی لە سلێمانی گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و داوایان کرد بە گرتنەبەری ڕێکاری تەندروستی هاوشانی ئاسایی بوونەوەی ژیان دەرگای مزگەوتەکان لە ڕەمەزاندا بکرێنەوە. سێکتەری ژیان هەمووی لەم شارە ئاسایی بۆتەوە، بلاری گوێژەی ئەواران 2,000 کەسی پێوەیە، بازار پڕە، مارکێتەکان پڕە، هەموو شوێنێک زۆر ئاسایی بۆتەوە، تەنها دەرگای مزگەوتەکانە. ئەمە جێگەی پرسیارە. لە پارێزگای هەڵەبجەش مامۆستایان داوایکردنەوەی دەرگای مزگەوتەکانیان کرد. ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجەش بە نووسراوێک داواکاری مامۆستایانی ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کرد کە تێیدا داوایکردنەوەی دەرگای مزگەوتەکان بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان دەکەن. هاوکات لە ئیدارەی گەرمیان گردبوونەوەیکی ناڕەزایەتی دژی نەکردنەوەی دەرگای مزگەوتەکان بەڕێوەچوو. بەشێک لە هاوڵاتیان ئاماژە بەوە دەکەن بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران هیچ حسابکردنێکی بۆ هەستی هاوڵاتیان و نوێژ خوێنانی تێدا نییە، پێویستە پێداچوونەوەی پێدا بکەن. داواکاری هاوڵاتیانی گەرمیان بۆ کردنەوەی مزگەوتەکان لە کاتێکدایە لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆناوە هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە گەرمیان تۆمار نەکراوە. چاوەڕوان بین حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی دڵخۆشکەرە بدات بە وەکو ئەبینین شکر بۆ خوای گەورە کە دیارێکی خوای گەورە بوو کە کۆرۆنا لەم وڵاتی ئێمە کاریگەر نەبوو، بەو شێوازە نەبوو کە لە وڵاتانی دراوسی وڵاتەکانی جیهانە هەیە. بەڵام بەداخەوە دیسان بەداخەوە کە ئەتوانین بڵێن تەواو ناومێدیکردین حکوومەتی هەرێم کە دوێنێ لەو بڕیارەی کە دەرگای مزگەوتەکان ناکرێتەوە، هەروەها دەرگای مزگەوتەکان ناکرێتەوە وەکو دەرگای خوێندنگاکان. ئێمە چاوەڕوان بووین حکوومەتی هەرێم بڕیارێکی دڵخۆشکەر بدات بە دابینکردنی موچە و بژێوی ژیانی خەڵکە ماوەی نزیکە بێتەوە لە 2 مانگ لە کەرنتینەدایە کە ژیانی وەستاوە بۆەوەی بڕیارێکی دڵخۆشکەر بدا هەم ڕوحی مرۆڤەکان ئاسوودە ببێ، هەروەها بژێوی ژیانی خەڵکیش باش بکە. لە قەزای چەمچەماڵی ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی و چین و توێژە جیاوازەکان لە بەردەم بینای قایمقامێتی قەزاکە گردبوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا و داوا دەکەن بە ڕەچاوکردنی مەرجە تەندروستیەکان دەرگای مزگەوتەکان بکرێنەوە، هەروەک چۆن لە ئێستادا دەرگای بازاڕ و مۆڵ و شوێنە گشتیەکان بە ڕووی هاوڵاتیاندا کراوەتەوە. داوایان لێەکەین کەوا بەڕاستی بەم بڕیارەدا بچنەوە و وەکو مزگەوتەکانیش وەکو شوێنەکانی تر کە قەرەباڵغی پێوە دیارە و بەڕاستی سانسۆر و شتێکی هینێکی لەسرە، هیوادارین مزگەوتەکانیش بە وێنەی شوێنەکانی تر ئەو شوێنە قەرەباڵغیانەی تر وەکو بازاڕ و مۆڵ و شوێنە گشتیەکان بەڕاستی مزگەوتیش بکرێتەوە. نیگەرانی مامۆستایان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبووە هۆکاری پێداچوونەوە بە بڕیاری درێژکردنەوەی داخستنی مزگەوتەکانیان و بەرپرسانی حکوومەت باز لەوە دەکەن کۆرۆنا مەترسی ماوە و کردنەوەی مزگەوت کاتی دەوێت. نەکردنەوەی دەرگای مزگەوتەکان لە کاتێکدایە بازاڕ و شوێنە گشتیەکان ئاسایی کراونەتەوە و مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر هەرێمی کوردستان کەم بوونەتەوە. لە کۆی 338 توشبووی کۆرۆناش تەنیا 26 کەس لە نەخۆشخانە ماونەتەوە و باری تەندروستیان جێگیرە.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆر هەورامان بەخێر بنگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کەپسی سەر بڕیاری حکوومەتی هەرێم بۆ درێژکردنەوەی داخستنی مزگەوتەکان حەزەکەم لە ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە ڕێنمایی پێدان لە هاواتن لە سەردەمی کۆرۆنا و ڕۆڵیان لە ڕوبەڕۆبنەوەی کۆرۆنا بزانم. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على رسوله الأمين نبينا محمد وآله وصحبه أجمعين. سواس بو باريسان وسواس بو بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامی خۆشەویست و سواس بۆ برای بەڕێز و خۆشەویستم دکتۆر محەممەد خۆی لە ڕاستیدا کاک حەکیم زانایانی ئیسلام بەگشتی ئەوانەی کە لە ڕوحی ئیسلام وەلو ڕوحی پەیامی پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەلام تێگەیشتوون لە هەموو کە زیاتر لەم بابەتی خۆپارێزی لەم ڤایرۆسە کە هاتە پێشەوە ئەوانیش بەڕاستی وەکو بڵێ قۆڵی مەردایەتیان لێ هەڵماڵی و دەورێکیان بینی بەڕاستی دەورەکەیان و ڕۆڵەکەیان ئەتوانین بڵێن ڕۆڵێکی تەریخی بوو و بەڕاستی ئەبێ هاوشێوەی پزیشکە بەڕێزەکان هاوشێوەی کارمەندەکانی لایەنە ئەمنیەکان ئەوانەی کە خەڵکیان ئەپاراست ئەوانەی کە ڕۆڵی خۆیان بینی هاوشێوەی باقی ئەوانەی کە دەورێکی کاریگەریان هەبوو لە ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسەوە تەشەنە نەکردنی مامۆستایانی بەڕێز و مزگەوتەکان ڕۆڵێکی تاریخیان بینی بەڕاستی ڕۆڵەکەیان هیچی کەمتر نەبوو لەو ڕۆڵە تاریخیەی کە لە شۆڕشی ڕزگاری خواست. بەڵا ئەو ڕۆڵی کە بینیان لە ڤایرۆسی کۆرۆنا مامۆستایانی ئاینی ئەو ڕۆڵە خۆی ئەبینیەوە لە چەندین هەنگاوی گەورە یەکێک لەوانە تەبعاً کاتێک کە مامۆستایانی بەڕێز زانیان کە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە ئەوە بوو بەگشتی مامۆستایانی بەڕێز بەگشتی بەبێ جیاوازی پێم وانێ ئیلا مەگەر بە شێوەیەکی زۆر نادیر و شاز یعنی ئەوە تەبعاً شتی نادر و شازیش حکمی هیچ بڕیارێکی لەسەر نادرێ ئەین بەگشتی هاتنە پێشەوە جارێ یەکەم تەقبولی ئەویان کرد کە دەرگای مزگەوتەکان دابخەن دەرگای تەکیەکان دابخەن دەرگای مەداریسە شەرعیەکان هەموو دابخەن اینجا لەسەر تەلەڤیزیۆنەکان و لە سۆشیال میدیا بەڕاستی دەورێکی کاریگەری زۆر ڕێیان هەبوو بۆ ئەوەی کە خەڵک ئیقناع پێ بکەن بەوەی کە بتوانن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و بتوانن بە شێوەیەکی زۆر باش خۆیان بپارێزن بۆ تاوەکو خۆیان بپارێزن تا خەڵکیش بپارێزن تاوەکو مرۆڤایەتی بپارێزن خۆی ئەمەش کاک حەکیم لە ڕاستیە بەڕاستی دەرکەوت کە ڕۆحی ئیسلام ڕۆحی پەیامی خۆی پەروەردگار بریتیە لەوەی کە ئەم ئینسانە بریتە لە خزمەتکردنی ئەم ئینسانە هەر شتێک زەرەر بەم ئینسانە بگەیەنێ یعنی هەر شتێک بێتە مای ئەوەی کە ئەم ئینسانە قەڵاچۆ بکاو لە ناوی بەرێ لە پەیامی خۆی پەروەردگارە نقطەی لەسەر خراوەتە سەر پیت بەڕاستی دواتەگرم وڵای بەڕێزت قسە لەسەرەوە دەکەین چۆن دەرگای مزگەوتەکان بکرێتەوە دەگەرم وڵای بەڕێز دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت لە ڕووی تەندروستیەوە خوێندنەوەیەک بۆ ئەو بکەین ئایا ئەو مەترسیە زۆرەی کە باز دەکرێت لە یان دەسەڵاتدارانەوە ئەو کۆرۆنا ئەو مەترسیی لە سەرماوە کە مەسەڵەن ئێستا لە نەخۆشخانەکانی کۆرۆنا لە چوار پارێزگەکەی کوردستان 27 کەس ماون و بڵێن لە کۆی 339 توش بوش 312 کەسیان چاک بوونەتەوە کاتیەوە نهاتووە دەرگای مزگەوتەکان بەڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان بکرێتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. زۆر سپاس بۆ ئێوەی ئاز و خۆشەویست و بۆ جەنابت و بۆ مامۆستا هەورامان هەروەها بۆ هەموو ئازیزان ئەوانی کە گوێیان لە ئێمە یان ئێمە دەبینن. طبعاً کۆرۆنا ئەوە نەخۆشیەکی کوشندەیە نەخۆشیەکە کە هەموو جیهانی گرتووەتەوە کوردستانی خۆشمان جێگایەکە یاخود بەشێکە لەو هەموو دنیایی کە ئەو نەخۆشیە بەرۆکی ئەویشی گرتووەتەوە.
طبعا هەر وەکو لە بیدایەت ئەو نەخۆشیە زۆر بڵاو بوو ئێمە زۆر مەردانە وەکو مامۆستایانی ئاینی وەکو دکتۆرەکان وەکو لایانی ئەمنی وەکو زۆر سوپاسی حکومەتی هەرێمیش دەکەین کە بەڕاستی بە شێوەیەکی زۆر چاک هەڵسوکەوتی کرد توانیمان کۆنتڕۆلی ئەو وەزع بکەین توانیمان تەمەشا بکەین لە دەور و بەرمان قوربانیەکی زۆر دراوە لە ئیران و لە تورکیا و لە ئەوروپا و حتى لە ئەمریکا و بەڵام لە کوردستانی خۆمان دەبینین بە کەمترین زەرەر ئەوە ئینشاءالله لێی دەردەچین بەڵام جارێ وەزعەکە تەواو نەبووە جارێ نەخۆشیەکە ماوە بە وەکو پێشان نەماوە ئینشاءالله بەرەو کۆتایی دەچین بەڵام کە شتێک بەرەو کۆتایی بچین ئەگەر کۆتایی نەهاتبی و بگەڕێنەوە سەرباری جارانمان لە هەموو شتێک احتیمالە دیسان نەخۆشیەکە لە ناومان دیسان پەرە بسێنێت چونکە لەوانەیە زۆر هاوڵاتی هەبێ نەخۆشیەکەی لابێ بەڵام بەهۆی ئەو قەدەغەی هاتوچۆ بەهۆی زۆر شت کە کرا ئەو نەخۆشیە توانرا لە جێگایەک حەسر بکرێ بەڵام ئەگەر ئێستا هەموو شتێک بکرێتەوە وەکو جاران ئەوە لەوانەیە دیسان وەکو قۆناغی دووەم دیسان دروست بێ و دیسان قۆناغێکی مەترسیدار لەسەرمان دروست بێ بەڵام ئەوە مانای وەنیە کە هیچ نەکەین بەڵکو دەبی ژیان بگەڕێتەوە دەبی هەموو ئێمە بگەڕێن ناو ژیانی خۆمان دەبی بگەڕێن ناو کار و کاسباتی خۆمان بەڵام تانیمان تا ڕادێک سەیتەڕە بکرێ دەگەڕێنەوە ناو کار و کاسباتی خۆمان بەڵام زۆر بە ئاگاداری زۆر بە وشیاری هەتا وەکو هەریەکە لە جێی خۆی نێڵی نەخۆشیەکە بەهۆی ئەوەوە بگوازرێتەوە لۆ خەڵکی تر ئێمە زۆر شت لە کوردستان ئەوە گەڕاوە سەرباری ئاسایی خۆی چەند شتێک مایە بگەڕێتەوە باری ئاسایی خۆی یەک لەو شتانە مزگەوتەکانە بەڕای ئێمە لەو قۆناغە ئەگەر مزگەوتەکانیش بکرێتەوە بەڵام ئەگەر ڕێنمایی تەندروستی چاچی هەبێ هیچ زەرەری نابێ لۆ هیچ مەترسیەکی ئەوهای نابێ ئەگەر ڕێنمایی تەندروستیەکان ئەویش ئەگەر قانون شتێکی لۆدا بندرێ وەکو ئەوقاف شتێکی لۆدانێ وەکو تەندروستی ئەگەر چەند ڕێنماییەک لە هەموو مزگەوتەکان جێبەجێ بکە ڕێنمایەکان دەتوانین باسکەین ئەوە ئینشاءالله هیچ زەرەرێک نەبێ دەتواندرێ لەو قۆناغە مزگەوتەکان بکرێتەوە باشە دەکرێت پێمان بڵێ بە چ ڕێنماییەک ئێستاگەر دەرگای مزگەوتەکان ئەگەر مەسەرەن بە قۆناغیش بکرێتەوە ینی زیانی نابێ ڕێنمایەکان چین بۆ نم دەتوانرێت ینی بکرێتەوە و زیانیشی نەبێ ئەگەر ئێمە یەک لەو شتانەی ئەگەر بکرێتەوە نەیەڵێن نە منداڵ بێتە مزگەوت نە پیاو ئەگەر لە 6 ساڵ زیاتر بێ یاخود منداڵ پیاو لە 6 ساڵ زیاتر بێ ئەوە یەک هەر یەکێک ئەگەر نەخۆشیەکی درێژ خایەنی هەبێتەوە بانەیەتە مزگەوت هەر یەکێک ئەگەر نەخۆشیەکی تری هەبێ نەیەتە مزگەوت هەر یەکێک ئەگەر بێت لە ماڵەوە دەستنوێژ هەڵگرێ و ئاودەست و جێگای دەستنوێژەکانی مزگەوت ئەگەر قەپات بکرێ و دابخرێ لە ماڵەوە دەستنوێژ بشوە و ماسکی ببەستێ کەفی لە دەست بێ و نوێژ خوێنەکان لە تەنیشت یەک ڕانەوەستن ئەوها پێیان لەگەڵ شانیان لە کڕنیەک بی هەندێک دوور ڕاوەستن و ئەگەر وەکو قۆناغی یەکەم با لە نوێژە فەرزەکان بکرێتەوە تەنها و لە پاش نوێژە فەرزەکان زوودا بخرێ لە قۆناغی دووەم دەتوانین نوێژی تەراویحەکان دیسان بکرێتەوە ئەو وەڵڵاهو ئەعلەم هیچ زیانێکی نابێ چونکە ئێستا تەمەشای بکەین ئەگەر بازار کە کرایتەوە بەو قەڵەباڵغەی خۆی ئەگەر دەکرێتەوە ئەگەر مزگەوت ئەوها بکرێتەوە بە نیوەی قەڵەباڵغی بازارەکان ناکرێتەوە یعنی دەتوانین ئێمە مزگەوتی بکەینەوە بەڵام ڕێنماییە تەندروستیەکان ئەگەر بە چاچی جێبەجێ بکرێ ئەوەی مامۆستای مزگەوتە ئەوەی لەسەر مزگەوتەکان ئەوان بەرپرس بن لەو شتانەی لەو ڕێنمایانە دەتوانێت بە چاچی تەطبیقی بکەن هەرێکە بەرماڵی خۆی بینی وشتی تعقیم هەبێ پاش نوێژەکان ئەگەر ئەو ئەشانەی کە بەردەستە دەرگا و شتەکان تعقیم بکرێ ئەوە ئینشاءالله هیچ شتێک ڕوونادا بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دواتر گەرەمە لای بەرز سەرەوە دەکەین چونکە بڕۆ
بەرپرسانی وزارەتی نووسی باسییان لەوە کرد لە کۆنگری ڕۆژنامە لەگەڵ وەزیری ئەوقاف گوایە ینی مەورمە کە بازار کراوەتەوە ڕەنگە لە مزگەوت گواستنەوەی ڤایرۆسەکە گەر بکرێنەوە خەتەرتر بێ ئایا دەگەڕێنەوە لای بەڕێزت دواتر دکتۆر هەوران گرمەوە لای بەڕێزت وەکو لیژنەکەی خۆتان هیچ داواکاریتە نەبووە مزگەوت بکرێتەوە گەر قۆناغ بە قۆناغیش وەکو دکتۆر وتی ئەگەر بەپێی ڕێنمایە تەندروستیەکان و نوێژخێران لە یەکەوە دوور و چەند ڕێنمایەکی باس کرد وتی زیانێکی ئەو تۆی نابێت. بەڵێ ئەکید خۆی لە ڕاستیدا ئێمە وەکو لیژنەی ئەوقاف هەمیشە هەل لە سەرەتای ئەم قەیرانەوە بەردەوام لەسەر خەت بووین لەگەڵ بەڕێزان وەزیری ئەوقاف و لەگەڵ حکوومەتە خۆجەیەکان پارێزگارەکان هەمویان من چەند ڕۆژێک لەم و پێش خۆم لە نزیکەوە سەردانی برای بەڕێزکاری دکتۆر هەواڵم کرد لێرەوە وە قسەمان کردووە لەگەڵ مدیرەکانی تەندروستی ئێمە طبعاً لە ڕاستیدا جەختمان لەسەر ئەوە کردوتەوە کە أو قاعدة شرعية كأفرمي الحكم يدور مع العلة وجودا وعدما يعني هر حكمك علتك هي سببك هي علتك هي كلا بني آدم أو علتك ما حكمك جميع علتك ما حكمك نامنه علتي بون من داخسني مزجوتا كان أو يكم خو باريزية بريقنا كوتنا خو حذر كردنا لو يك توشي أم فيروسات ببينوا ليك كو بجوازريتوا أما أجر بردوام بأما ترسية كواتا حكمك هر بردوام أجر بردوام نبي أما ترسية كلاواز ببي كواتا حكمك هر أبي بجور دري براسي بنسبتي دكانك وبنسبتي بازارك وبنسبتي أوجور التجمعات وكأمر رجعنا يعني بين أكل ومزجود هردو شيرو ويقوى براسي شو فرقي شيء هي يعني أويك إما لا بازار كراوتو قرد بونوا خوي بابا تكلير براسي كاك خوي يعني أما نبغى منطق براسي قصة لقل لاني بيوني داركين بلوجيك قصان لقل أنجومني وزيران آية أويك روجانا بديان جار شوانا بلاو أكرايا أو رين ما تندرسيان بويك بريا كوت النبي بويك جخد أكرايا ولا سرشي لهمو عالم جخد أكرايا ولا سر أويك أم فيروس هيت شارة سر كيني خو باريزي نبيت خو باريزي تاك شارة سر بريق نكوتن نزيق نبونا ولا يكتر قلب بالغ دروز نكردن أما بتاك شارة سر هر أمي بويا منع تجول قدغيها تشو راجين را إيه باش إيسا أما آية يعني أم حالته أجر ما بي أجر مترسيك ما بي بويك بعزكرك ما أجر مترسيك ما بي فيروسك وجودي هبي مترسيك ما بي فرقي شيء المزجوتي لقل بازارة شو فرقي شيء هي براس أهم بابتك يعني من يسهر من خوم برانبري مزجوتك كمان ماركيتا باشا حر برانبري مزجوتك ما ماركيتا دو ماركيتا سي ماركيتي تاعي من بوم نبي باش من مزجوته ولا بروا مترسي بلاونوي كورونايا بس هر هنگايك هات مدر لمزجو اتمنى ماركتك وبوش تكرين شندين نفري تريش سرداني كردو مني شو دراوسيكش مو زيد وعمرو وامي اما بيوتري بانيك ودو هوا براسي يعني اجر تا مترسيك هبو او بوكو جنابي دكتور فرمي اموكو خلشي مسلمان وخلشي ملتزم واهلي مزجوتو همو لاك ما لجنو برلمان وهمو تايدي او مانكر كبراسي أبي هموش وأنا كان دا بخري وأمام مقصدك الشرعية وأمام براسي روحي إسلام درخا كشون بارزقاري لم بشرائك لم إنسانك ولقد كرمنا بني آدم أم إنسانك خويا رب العالمين همو مخلوقاتي خوي بو مسخر كردوا بابتك منطقة بابتك لما إيه مدوا إيه ما نكردوا براسي ما رجل لقال بارزقارا باسن كردوا أجر فعلا أما ترسي ماوا إيه تأييدي أكين كمزجوتا كان قناغ بقناغيش بكري دكري مثلا لقناغك بونمنا وتاري هيني هبي بلام كرد بونمنا نوجه فرز كان هبي دوای خۆی ماوەتەوە سەر ئەمە ئێمە داوامان کردووە قۆناغ بە قۆناغ ئاسایی بکرێتەوە بەڵێ ئێمە داوامان کردووە هەروەکو چۆن ژیانی تر لە دەروی مزگەوتەکان بە قۆناغ ئاسایی کرایەوە وانە بوو قۆناغ یەکەم لە کاتێکات ینی لە تحدید کرابوو لە سعات ئەوەنە بۆ ئەوەنە مارکێتەکان بۆیان هەیە کە دەرگاکانیان بکەنەوە یام نانەواخانەکان بۆیان هەیە بڕیار درابوو کە قەدەغەی هاتوچۆ لە بینی پارێزگاکانە لەناو پارێزگاکان لەناو قەزا و ناحیەکانە هەبێ اینجا کۆمەڵی سێکتەر هەموو بڕیار درابوو داخل اینجا وردە هاتن ئەمانیان کردەوە بە قۆناغ یعنی ئەوەی کە پێوترێ پلەبەندی تەدەڕوج ئەمە سەرکەوتوو بوو بە حەقیقەت شتێکی سەرکەوتوو بوو شتێکی زۆر باش بوو ئێمە دەستخۆشیان لێکەین بە حەق باشە باوەرن ئەم تەجربە و ئەزمونە بۆ مزگەوتەکانیش بە تایبەتی کاک حەکیم ئێمە لە سبەینەوەی تر مانگی پیرۆزی ڕەمەزانە أما نجي رمضان يعني ما نجي رمضان مسلمانان وأوانيشي كأهل مزجود نبون
زۆرێک لەوانشی کە ئەلی مزگەوت دەمن ڕوەکەنە مزگەوتەکان ڕوەکەنە دینداری چونکە مانگێکە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمێ وسلسلت فيها الشياطين يعني هێزی شەڕ تایە هێزی شەڕ و شەیاطینی تایە کۆت و زنجیرێکن خەڵک ڕوەکاتە رب العالمین باشە بە ئەمەش بە تەدریجی چارەسەرێکی بکرێ بەڕاستی مادام مەترسیەکە کەم بۆتەوە مادامەوەتا لە شارەکان لە هەندێک شار تەقەی خۆشیەکرێ خەڵکیشی تیا بریندارەکرێ باشە کەواتە مەترسی کەم بۆتەوە ئەگەر مەترسی کەم بۆتەوە با مزگەوتەکانی بە شێوەیەکی تەدەڕوج بۆ نمونە لە پلەی یەکەم سبەینی جومعێ با ڕۆ نوێژی جومعەکان بەڵام وتارەکەی دەکرێت کورد بێ بۆ ڕێگە پێدراوە لە ڕوودین وتار کورد بێ بۆ نمونە پێ ئەسڵ هەر وایە ڕێگە ئەسڵ نەڕێکە پێدراوە ئەسڵ وایە وتاری مامۆسا و خەتیبی بەڕێز کورد بێت کۆرۆنا هەبێ کۆرۆنا نەبێ باشە یعنی ئەی لە ڕووی نزیکی نوێژ خوێنان لە یەکترەوە بە هەمان شێوە دروستە بۆ نمونە نیومەتر بینیان هەبێ بۆەوەی کە خۆپارێزی لە کاتی جەماعات و لە کاتی وتاروانە بەڵێ دروستە هیچ ئیشکالێکی تیانە مادام مانعێک هەیە مادام عوزرێک هەیە ئاساییە چونکە ئێمە سەڵات الخەوفمان هەیە کاک حەکیم لە ئیسلامە سەڵات الخەوفمانێ سەڵات الخەوف ئەوەیە کە موسڵمانان لە معرەکان لە قیتالان لە تێڕژانان لەو کاتێشان نابی واز لە نوێژکردن بێن بەڵام جۆری نوێژەکە و هەموو گۆڕێ ئەسان ڕووکردنە قیبلە بە مەرج ناگیرێ ڕوەکەیتە هەر شوێنە فەئینەما تولوا فثم وجه الله اینجا نوێژە چوار ڕکعاتەکانە بنەوە دوو ڕکعات ئەگەر لە سەفەریشان نەبی هەر لە ماڵەکەی خۆتا بەڵام حاڵەتی قیتال و ئەوانە بێ خەوف بێ ترس بێ اینجا نوێژەکان ڕکوع و سوجود و ئەوانان هەموو گۆڕانکاریان تیا دروزە بێ زۆر کورت ئەکرێنەوە اینجا ئێمە هەندێن یعنی زۆر بەوازحی لە چەندین دلیلی واضح و صریح و صحیحمانەیە لە سنەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە لەبەر عوزرێک نوێژی کورت کردوتەوە کە لەبەر گریانی مناڵێک نوێژی کورت کردوتەوە کە لەبەر معاذی کوڕی جەبەل کە یەکێکە لە کیباری سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی کرد نوێژەکەی دوور کردەوە زۆر درێژ کردەوە یەکێک لە سەحابەکان هادیشێکی هەبوو ئەوە بوو نیەتی مفارەقەیەنە ئەنی نیەتێنە لە جەماعەتەکە جاوچوو لەولاوە خۆی بۆ خۆی نوێژی کرد و ڕۆی بەدەمیشی خۆوازی لە جەماعەتەکەیەنە معاذیش لێی تۆ ڕەبوتی تۆ چۆن شتی واکەیت و چۆن کاری واکەیت دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم لێی زیز بوو لێی ینی بە جۆرێک و بڵێ تەنبیهی کرد ئاگاداری کرد و فەرمی ئەفەتان ئەنتە یا معاذ ئەفەتان ئەنتە یا معاذ تۆ خەڵتوشی فیتنەکەی تۆ تووشی خەڵتوشی ناڕەحەتیکەی اینجا کاک حەکیمیان ئێمە لە ئیسلامە قاعیدەیەکی زۆر گشتیمان هەیە ئەوش ئەوەیە کە رب العالمین فەرمێ فاتقوا الله ما استطعتم فاتقوا الله ما استطعتم تقوای خوا عیبادەتی خوا متعلقە بە ئیستیطاعەوە متعلقە و پەیوەستە بە تواناوە بەڕاستی ئینسان چەند توانای هەبوو ئەوە تا تۆ هەر بۆ خۆت کاتێکە نەخۆشەکەی بەدانیشتنەوە نوێژەکەی وانە ینی کەواتە قیام کە ڕوکنە نامێنێ کاتێکە کە ناڕەحەت دەبی ناتوانێت ڕکوع و سجود بەری ئاساییە ئەتوانێت تەنها بە چاو بە ئاماژ ئەمانش بە هەمان شێوە لە ئیسلامە خۆی ئەوەندە ئاسانکاری کراوە ئەتوانرێت کە تەقبولی ئەوە بکرێت ئێستا دەتوانن نوێژ خوێنان مەترێک لە یەکەوە دوور بوون دەستکێش دەمامک بەرماڵ لە ماڵەوە دەست نوێژ بگرن بڵێن تەوالێت و دەست شۆر و ئەوانەیەوە بەکارمێن هەمووانە بەڵام بەڕاستی ئەبێ زەبت بکرێ ئەوەش ئەوە ئەبێ زەبت بکرێ ئەبێ بەڕاستی حکوومەت هاوکار بێ لەو مۆزوعە وەکو چۆن هاوکارە بێ لە شوێنەکانی ترا وەکو چۆن هاوکارە بێ لەوەی کە موادی غذایی ئێنێ و تیجارەت ناوەسێنێ بە هەمان شەوێت لە مەشە هاوکار بێ هەموو مزگەوتی ئیدارەیەکی بەقوەتی بۆ دابنرێ بۆ ئەوی کە لایانی سەحی و تەندروستی بپارێزرێت. سپاس دەکەم دکتۆر مەحەمەد گەرمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە هەندێک خەڵک ڕەنگە کۆمنتی ئەوە بێت کە بڵێن بۆ نمونە بازار و هەندێک شوێنی ترکراوەتەوە ڕەنگە بەرێکەوتن لە مزگەوت هەبێ و ڕەنگە لەوێ ئەگەر خەڵک بچێت بۆ مزگەوت مەسەلەن نەخۆشیەکە سەرەبڵاتەوە ینی دەکرێت بەڕە چاکوونی ڕێنمایە تەندروستیەکانەوەش چارەسەر بکێ ینی ئایا بەراوردی بازار لەگەڵ مزگەوت کامیان مەترسیدارترن بڵین لۆ مەترسیداری ئەمە دەڵێن هەریەکە لە هەر لایەک بەرکەوتن هەبێ ئەوە مەترسیدارە ئینجا ئەگەر بازار بی یان ئەگەر مزگەوت بی ئەگەر هەر جێگایەکی تربی لە هەر جێگایەک بەرکەوتن هەبێ لەگەڵ یەکتری ئەوە مەترسیدارە ئەمە دەبینین یعنی هەندێک گردبوونەوە کرایە تەماشا دەکەن لە گردبوونەوەکان یعنی بەڕاستیەوە ترس ناکە یعنی بەرکەوتنێکی زۆر لەگەڵ یەکەیە
ئەو شتان ئەگە بەرکەوتن هەر لە هەر لایە چێبی احتیمالی هەیە نەخۆشەکە دیسان سەرهەڵاتەوە بەوەی کە یەکێک هەڵگری ڤایرۆسەکە هیچی لەسەر دیار نییە چکە باسمان کردیە 1970 نەخۆشەکان هیچ علاماتی لەسەر دیار نییە بەڵام هەڵگری ڤایرۆسەکەیە بەڵام کاتێک ئەو ڤایرۆسەی لۆ یەکێکی تر دەنێری ئەوە لەوانەیە کابرای بەرامبەر لی توندبی یاخود کابرای بەرامبەر توی هەندێک نەخۆشی تری هەبی لەوی بەدیار بکەوی یاخود مەترسی لەسەر ژیانی ئەو هەبی نقطەکە لێرە بەس بەریەککەوتنە ئەگەر ئێمە ئەگەر لە مزگەوتەکان بەریەککەوتن نەبی ئێمە لەگەڵ کردنەوەی مزگەوتەکان نین ئێستش چونکە نەخۆشیەکە لە ناومان هەیە بەڵام ئەگەر ئێمە زامنی ئەوەی بکەین لە مزگەوتەکان یاخود ئەو مزگەوتانەی کە زمانی ئەوەی دەدەن کە بەریەککەوتن نەبی لە نێو نوێش خوێنەکان ئەوە ئەگەر بکرێتەوە لامانی اعتیادیە کابرا ئەگەر لە بازار توش دەبێ مشکلەمان یعنی ئەوە مشکلی خۆیەتی خۆ حکومەت ناتوانانی ڕقابەتی لەسەر هەر هەموو شخصێک دانێ بەڵام ئێمە ئەگەر مزگەوتیش بکرێتەوە مزگەوت نەبێتە سەرچاوی دووبارە سەرهەڵدانەوەی نەخۆشیەکە ئەوە لامان زۆر گرینگە و سبەی ڕۆژێ مزگەوت بەوەی تۆمەتبار نەکرێت کە لە مزگەوتەوە دیسان نەخۆشەکە بڵاو بوویتەوە لێ کە مزگەوتەکەش بڕیار دەدرێت ئەمڕۆبی سبەیبی هەفتەی داهاتووبی کە بڕیار دەدرێن مزگەوتەکان بکرێنەوە دەبی ئەهلی مزگەوت دەبی زۆر ئاگاداری ئەو نقطەیەکە حەزم بوو لێرە باسی کەم بەڵێ فەرموو ماوەسمەی ئەهلی مزگەوت لە نقطەکە بۆ حەزم لێرە باسی کەم بەڵێ بالضبط ئەهلی مزگەوت لە هەموو کەسێک زیاتر پابند بوون مامۆستایانی بەڕێز لە هەموو کەسێک زیاتر پابندی ئەو ڕێنمایانە بوون ئێمە یەکەم جار ئێمە پۆستمان کرد و داوامان کرد و هەندێک مامۆستا هەبوو هەر سیقەی بە مۆزوعەکەی نەبوو زۆر مناقەشە کراو ئیدی ئەو شتانە هەتاوەکو سیقەیان لۆ پەیدا بوو مامۆستا ئەوە شتێکی ترسناکە نەخۆشیەکە وەکو تاعون وایە تاعون نییە بەڵام وەکو تاعون وایە یعنی ئەگەر بڵاو بێتەوە لەوانەیە مەترسیداری لەسەر کۆمەلگاکەمانەی بەڵام خوای گەورە ڕەحمی بە ئێمە کرد بە ئێمەی کورد کرد کە مەڕل کیران بەکنمانڕەوەی ئەو نەخۆشیە تووشی ئەو نەخۆشیان و مەترسی لەسەرمە نەبوو بەڵام نقطەکەیە یعنی ئێستا ئێمە ڕاستە ئێمە کە مزگەوتەکەمان قەپات دەبێت یاخود داخراو دەمێنێتەوە جەرگمان ژان دەکات بەڵام دین پێغەمبەر صلی الله عليه وسلم مەگەر تەماشا بکەین نوێژی تەراویحەکانی بە زۆری هەر لە ماڵەوە کردیە زۆر کەسێ سارد بووینەوە لەسەر نوێژەکان چییە مزگەوت قەپاتە با مزگەوت داخراوبی من نوێژی دەکەم من مسلمانم دەبی من تەراویحەکان بکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی تەراویحەکانی بە زۆری لە ماڵەوە کردووە عومەری کوڕی خەتاب هاتووە هینایەوە مزگەوتێ لێ ئێمە با نوێژەکانمان بکەین بەس ئێمە ئێستا نوێژی بە جەماعەتمان لە مزگەوت نییە ئەویش دەتوانین تەعویز بکەینەوە بەوەی کە نوێژی بە جەماعەت لەگەڵ ماڵ و منداڵمان بکەین یان لە جێگایەک دەبین ئالەوێن دەرنوێژی جەماعەت بکەین خوای گەورە لۆمان قبول دەکات ئینشاءالله هەتا ئەو کاتێک کە مزگەوتەکان دەکرێنەوە دووبارە یعنی انتظار نەکەین هەتاوەکو مزگەوت نەکرێتەوە من نوێژی تەراویح نەکەم من نوێژی جەماعەت نەکەم دەبێت لەو شتانە زۆر ئاگاداری خۆمان بین ئێمە باشە بەس بە کورتیگەر وەڵامی و پرسیارەشم دێتەوە دواتیشە دەگەڕم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە ینی بۆ نمونە گوێمان لە هەندێک بەرپرسی بۆ نمونە نازانم یەکێتی زانایان دەبێت کە بۆ نمونە دەڵێ لە عێراق مزگەوتەکان داخراون لە تورکیا بۆ نمونە داخراون بەس بەراوردکردنی بۆ نمونە تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان دەگونجێت لە کاتێکە لە تورکیا 101,000 توشبوو هەیە مەسەن 18,000یان چاک بوونەتەوە لە سعودی ئەمڕۆ بڵین پاشای سعودیە بڕیاریدا مزگەوتی گەورەی مەککە و مزگەوتی پێغەمبەر درود و خایر لە مەدینە بکرێنەوە بەڕووی نوێژ خوێنان لە مانگی پیرۆزی ڕەمەزان ینی دۆخەکە هەرێم جیاواز نیە لەگەڵ هەندێک شوێنی تر ئەگەر بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان بێت مامۆستا وەرامە لەم باشتر دەزانێت فتوا دەگۆڕێ بە زەمان و بە مەکان یعنی فتوا لێرە شتێکە لە تورکیا شتێکە لە ئیران شتێکە لە جێگایش کە لەوانی هەردووستی لە هەندێک دەوڵەتی تر بەڵێ ڕێکار تەندروستی شەروای یعنی فتوایەکە ئێستا دەگۆڕێ ئێستا مەسەرەن لە هەندێک جێگای هەر کۆرۆنا زۆر بەکاڵی هەیە زۆر کەم هەیە هەر مزگەوت دانەخرایە بازار دانەخرایە لە جێگای وا دەبینین هەر زۆر مصیبەتە لەو جێگایانە ئەوەندە مردووی زۆرە
ئەوە لەوێن دەری شتێکە بەڵام لە ئێمە لە قۆناغی ئێمە پێشتر پێش ئەو قۆناغە ئێمە دەمانگوت بە هیچ شێوازێک نابێ مزگەوت بکرێتەوە من یەکێک لەوانە بووم دەمگوت بە هیچ شێوازێک نابێ مزگەوت بکرێتەوە چونکە بەرکەوتن لەگەڵ یەکەی نوێژ خوێنەکەم بە تایبەتی دەبینین مام حاجیەکانمان باو باپیرانمان بەڵام ئێستا دەبینین وەزعکە زۆر هێور بۆتەوە وەزعکە زۆر باش بووە ژمارەی نەخۆش کەم بووە وەلەو مایە بەڵام زۆر کەم بووە ئەگەر ئێمە ڕێکارە تەندروستەکان بگرین بەوەی دەزانین کە ئینشاءالله دەتوانین مزگەوت بکەینەوە ئەوە تەنها ڕێی خۆمە دەتوانین مزگەوت بکەینەوە بە ڕێنمایە تەندروستیەکانی هەندێک توندیش بین لە ڕێنمایە تەندروستیەکان ئینشاءالله هیچ زیانێکیشی نابێت ئینشاءالله. سپاس دەکەم دکتۆر هەڕەوان ناوبڕێکمان هەیەەوە تەکرێم وەلای بەڕێز بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام فرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا شبابي يلا تبي بسيطة لا شيء سير نبي. الو برنجي محمودة بەڵێ باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جاری ئێستا جواب مەوێت. برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة شيفوريا ايتو سنه جيرابوي ربابا وركلام بو. ئایا ئەزانیت ئێمە پێشەنگ بووین لە داونلۆدی بێ سنوور و لە خێراییدا کە لە ناو شار و دەرەوەی شاری سنووری پارێزگای سلێمانی بەربڵاوترینین. ئێمە فانسینێتین بەردەوامین لە خزمەت گوزاری ناوازەکانی ئینتەرنێت و نرخی گونجاوی ئۆفەرەکانمان تۆی خاوەنکار و کافێ و ڕێستۆرانتەکانیش دەتوانن سوودمەند بن لە خێرایی و خزمەت گوزارەکانمان بەڕادەیەک کە ببنە جێی ڕەزامەندی کڕیارەکانتان بەهۆی خێرایی ئینتەرنێتەکەت لە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان و سەرجەم ئەو ئامێرانەی کە ئینتەرنێتیان پێویستە. فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. ژماری تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسەی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قۆرسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست دکتۆر هەوراوان گەڕێم وڵای بەڕست وەکو سەرۆکی لیژنەیە و قاف پەیامت چییە بۆ حکوومەت بۆ یەکێتی زانایان و بۆ نێشخۆیان سەبارەت بەکردنەوەی مزگەوت ینی دەکرێت چۆن مزگەوت بکرێتەوە مەسەلەن زیانیشی نەبێت؟ وەڵاهی لە ڕاستیە کاک حەکیم بیان پەیامی ئێمە ئەوەیە کە من هەر ئەوە ئەڵێم بەڕاستی ئێمە دەرگای مزگەوتەکانمان بۆیە داخستووە لەبەر مەترسی کۆڕۆنا ئیتر لە غەیری ئەمە هیچ شتێکی تر هەیە هیچ قووەتێکی تر هەیە بتوانین دەرگای مزگەوتمان پێدا بخات نییە و ئەم مەترسیە مادام کەم بووەتەوە مادام لاواز بووە کە بەڕاستی بە حەقیقەت ئێمە بێ زۆر سواسی خۆی پەروەردگار بکەین زۆر سوژدەی شکر بۆ ڕەب العالەمین بەرین کە ئەم وەباءە گەورەیە کە ئەم مەترسیە گەورە ئەوەی کە ئەیبینین لە وڵاتانە ئەوەی ئەبینین لە وڵاتە زلهێزانەی کە سیستەمی تەندروستی تیا چەند بە قووەت و بەهێزە ئەو وڵاتانی کە خەڵک لێرە ڕاکاشێ بۆ ئەوە بۆی کە لەوێ خوای گەورە فەرمێ ألم تر إلى الذين خرجوا من ديارهم وهم ألوف حذر الموت فقال لهم الله موت خل لترسي مردن دير راكاشي ولا وتاتوش مردن بو براس أولات الزلهزاني لروي اقتصادية ولا روي حتى كوملايتية ولا روي أمني وسياسي وأنا هم يبشوكا هنا ولا بردم فيروس يجي بشوكي نبين راوا بلام لير رب العالمين براسي لطفك زور واضح بيو دياره لطفي رب العالمين رحمي پەروەردگاری زۆر پێوە دیارە لە کوردستانە ئەین هەموو چاڕوان ئێوە ئەکرا لەبەرە کوردستان وڵاتێکە خۆمان نەزانین چۆنە سیستەمی تەندروستیەکەی چۆنە ئەین چاڕوان ئێوە کرا پەناگرن بەخوای گەورە کارەسات و ماساتی زۆر گەورە بقەومێ بەڵام ڕەب العالەمین پاراستین کەواتە من ئەڵێم ئێستا بە ڕەچاوکردنی کۆمەڵێ مەرج و ضەوابیتی تەندروستی پشت بەخوای پەروەردگار وەکو چۆن خەڵک ئێستا ئەڕوا ئیژ ئەکا وەکو چۆن ئەڕواتە سەر سۆپەرمارکێت و ئەڕواتە شوێنەکان و ژیان ئاسایی بۆتەوە ئەڵێ مەترسیەکە کەم بۆتەوە لە مزگەوتیش بە هەمان شێوە ئەبێ بەڕاستی بەپێی ئەو ڕێنمانەی کە جنابی دکتۆر ئاماژە پێکردوت ئەتوانێت کۆمەڵە ڕێنمایی زانستی بە قووەتی تریش بەکاربێنرە بۆی کە هەر مزگەوتێک ئیدارەیەکی بە قووەتی بەهێزی تیادا بنرێ و خەڵکەکە بتوانێت کە لەناو خۆیانە حتا ئەوانەی کە ئەو ئیدارەی ئەو مزگەوتە ئەکەن بەڕاستی خەڵک بتوانێت لە زەکات و لە سەدەقاتی خۆیان بۆیان کۆبکاتەوە هاوکارێکی باش بکرێن لەم مانگە پیرۆزە بۆی بتوانن زەبتی ئەو شروط و زەوابێتانە بکەن اینجاکو وتمان نوێژ خوێنان دوور بن لە یەکتر بە هیچ جۆرە دەستنوێژ لە مزگەوتانە گیرێ بە هیچ جۆرە WC بەکار نەهێنرێ خەڵ لە ماڵی خۆیان دەستنوێژ بگرێ حتا ئیفطارکردن ئەوەی کە بەربانکردن ئەوەی کە خوڕمایان ئێهێنا و بڵاوەکرایە و جاران و هەر تەوزیع ئەکراوە با نەمێنێ هەر یەکە بۆ خۆی کە حەزی لە مزگەوتە بۆ بەتایبەت بۆ بە نوێژی مەغریب و دواتر بۆ نوێژی ئیشاش تەمان خەڵکی نوێ بێ با خۆی ئاوی خۆی بێنێت خۆی خواردنی خۆی بێنێ خۆی چەند دەنگە خورمای بێنە لەگەڵ خۆی ئیفطاری پێ بکات قۆناغی مەسەلە قۆناغی یەکەم نوێژی هەینی نوێژە فەرزەکان دوای تەراویح بۆ ئەوەش خاڵێک کە ویستم ئاماژەی پێ بکەم بەڵێ فعلەن تەدەڕج لە هەموو شتێکا زۆر شتێکی باشە بۆ زۆر سەرکەوتووە یەکەم جاریش با نوێژی هەینی بکرێتەوە نوێژی هەینی اینجا دوایەوە با نوێژە فەرزەکان چەند نوێژێکی فەرز مەرجنی هەمووشان چەند نوێژێکی فەرز اینجا تەراویحەکان ئەگەرزانرا زەبت دەکرێ با تەراویحەکانیش هەبێ بەڵام بەو مەرجانەی کە باسمان کرد لێک دووربوون و قەڵەباڵێکی دروست نەکردن و تەوقە نەکردن و یعنی حتا با مامۆسای مزگەوتەکە بەشێک لە وتارەکانی ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ ئەوە بێ نوێژ خوێنان بەڕێزان خۆتان پارێزن دوورکەونەوە لە یەکتر وەکو چۆن جاران ئەیوت ئیستە و ئێستا با پێ بڵێ تۆزە دوورکەوەرە و تەوجیهیان باتە ئیمامەکە بڵێ ئاگاتان لە خۆتان بێ تەوقە مەکەن ماز ماچێن مەکەن معانەقە مەکەن کۆمەڵە شت هەیە مەیکەن ئێ باشە ئیتر خۆ ئەم هەموو خۆپارێزیە لە دوای ئەوە قەنەعەتم وایە کە ئیشاڵڵا یعنی وەکو باقی شوێنەکانی تر کە کراونەتەوە مزگەوتیش ئەو مەترسی نابێت باش ئەی سەبارەت بۆیە بەڕاستی ئێمە یعنی تەوجیهمان ئەمە ینی بۆ حکوومەت ئەوەیە کە پیاچوونەوە بکات بەم بڕیارە بۆ لەبەرەوە پەشێویش دروست نەبێ کاک حەکیم چونکە خەڵکێک هەیە ئەنواعی تەفسیرات بۆ ئەم مۆزوعەکە ئەوە تا خۆ پیشاندان نەکرێ ئەوە تا خەڵک خۆی مشکلەی تری هەیە بە ئەم مشکلەش نەیەتە بانی بەڕاستی بە ئەم مشکلەش نەیەتە سەرباری مشکلەکانی تر خەڵکەوە تا ئەوە خەریکە نیوەی ساڵەکە دێتە پێشەوەەوە خەریکە ئەگەنە مانگی 5 معاشی مانگی یەکی وەرنەگرتو ئاخۆ لەکوێی ئەم کەونا هەیە لەکوێی ئەم جیهانە هەبووە ئێمە شەڕی عێراق و ئێرانمان بینی چەند ساڵ شتێکی وامان نەبینیوە کە خەڵک موچەی پێ نەدرێ مانگی ئەم 2 مانگی ئەم 3 مانگ شتی وا نەبووە
يعني ئەوە تا خەڵک ینی بەڕاستی لە مەزەقێکی زۆر زۆر گەورایە خەڵک ینی گیرفانی خەڵکیان خاڵی کردووە هەر تۆزی لە ڕووی ڕوحیەکەیشەوە نایڵن خەڵک ئاسوودە ببێ با ئەبێ ئەگەر نەکرێ قەیناکە ئەمە هەموو لەگەڵ بووین فتواماندا خەڵکمان ئاگادار کرد کە خەڵکی نەوریابن دەرگای من خۆم وتومە لە کاتی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا یعنی ئەوەی کە ڕۆشتبێ مزگەوتی کردبێتەوە و تەجەموعی دروست کردبێ بەڕاستی خلافی سنەتی پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه و آله وسلم چونکە هەدی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پێچەوانەی ئەوەیە بەڕاستی بەڵام ئێستا کە مەترسیەکە نەماوە کە عیلەتەکە نەماوە با خەڵک دڵخۆش بکرێ اینجا حکوومەت بەڕاستی لەسەری پێویستە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئاوڕە لە خەڵک بداتەوە ئەو پارانەی کە کۆکراونەتەوە ئەو پارانەی کە بەڕاستی تاکو چەند ساڵە کە حیزبەکان هەندێک لەو حیزبانە دەسەڵاتداران بردویانە بۆ بانقەکانی دەرەوە و شاردویانەتەوە کاکە با بڕێکی هیچ نێ بۆ مانگی پیرۆزی ڕەمەزانە بێنەوە خەڵکی پێ دڵخۆشکەن بەڕاستی تاکەی غیرەتیان تاکەی ئینسانێتیان ئەجوڵێ دڵنیان خۆشیان باشە زانەمانە یعنی ئەگەر حکوومەتیش ئەمڕۆ پارەی لێ بڕابێ و نەوت هەر جار و بە بیانوویەک هێنەوە و موچەی خەڵک ئەبڕن و موچەی خەڵ دواخن با بەخۆ حیزبەکان کە ئێوە دەسەڵاتدار بوون ئەوە لە ڕوبع قەرنێک زیاتر تێپەڕی ئەم هەموو پارێتان چی لێ کردووە ئەم هەموو نەوتەتان فرۆشتووە چی لێ کردووە عقودی 50 ساڵیتان کردووە لە نەوتا فرۆشتوتانە ژێرخان و سەرخانی ئەم وڵاتەتان هەموو فرۆشتووە گەورە و بچووکی ئەم میلەتە پێتان نەزانێت کە ئەم شتان کردووە خۆمە دزیەک نییە بە دزی کرد بێتان و کەس نەزانێت خەڵک ئەزانێ خەڵگەڵێ کوان نەوتەکەم کوا سەروەتەکەم کوا سامانەکەم کوا داهات کوا داهاتی گومر کوا داهاتی ناوخۆ چیتان لێ کردووە کاکە بەرپرسی وایە لە وڵاتە زیاد لە 20 ملیار دلاری هەیە 30 ملیار دلاری هەیە 6 ملیار دلاری هەیە 1 ملیار دلار دەین بەس کاکەجان بەڕاستی یەکی ملیارێکی 2 ملیار دلار ئەم حیزبە دەسەڵاتدارانە ئەمانەی کە پارەی ئەم خەڵکیان زەوت کردووە کەنز کردووەکو خوای رب العالمین ئەفەرمێ والذین یەکنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم ئەوانەی کە سەروەت و سامانی خەڵک کەنزەکەن کەنز ینی کۆیەکەنەوە شوێنەکە پەسمەندەیەکەن و نایدەن بە خەڵکە مستحقی خوای گەورە فەرمێ فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم للرجل قيامته أو سروة سامان الرقة ينريته خواي رب العالمين فرمي دمو شاويان لا شيان قاتشيان جير قاتشيان ناو شاويان سريان مجسميان بيداخل كرالن فرمو بخون أويك كوتان كرد بويو أمر الرجل أوي براسي يعني لهردو بوارك أم حكومتك خوي بحكومة أزاني بابێتە پێشەوە لە هەردوو بوارەکە خەڵک تێرکە هەم لە بواری مادی هەم لە بواری ڕۆحیش ئەگەر لە بوارە مادیەکە وەزعتان ئاوا لێ کرد و وڵاتان وێران کرد ئێکاکە وەرن بە کۆمەڵێ زەوابیت کە ئێمە وەکو ئەهلی مزگەوت لە هەموو کە زیاتر پەیوەستترین بە جێبەجێکردنی ئەو زەوابیت سپاس دەکەم دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ینی پێدوانیە چەند ساڵێکە بڵێ هەر دەمێک هەوڵێکێ بۆ لاوازکردنی ڕۆڵی مزگەوت مەسەلەن ئەگەر نەکردنەوەشی بێ لەم خۆناغەدا ئێستا مەسەلەن ڕۆڵی مزگەوت لە کوردستانە تەنە لەوەدا کورتکراوەوە کە نوێژ و بڵێن جەماعەتی تێدا ئەنجام بدرێت لە کاتێکە لە سەردەمی پێغەمبەر درو خایر بە مزگەوت ڕۆڵی دەوڵەتی بینیوە ڕۆڵی هەموو وەزارەتەکانی بینیوە ینی هەوڵێکی زۆر نییە بە ئاراستەی ینی کەمکردنەوەی ڕۆڵی مزگەوت کەمکردنەوەی پێگەی و مامۆستایانی کە دژی مەسەلەن ستەمکاریشن طبعا مامۆستایانی مزگەوت و ئەهلی مزگەوت لە هەموو کاتێکدا لە هەموو کەسێک زیاتر ڕۆلی چاکەیان بینیوە لە ناو کۆمەلگا هەر پرسەیەک هەبوو بێ دەبینی مامۆستایانی ئاینی و ئەهلی مزگەوت لە پێشەنگ بووینە لە نێو خەڵک لۆ چاکەکردن تەمەشا بکە ئەگەر خێر و خێرات و ئەگەر بەخشین لە کاتێکە مەعاش نابێت لە کاتێکە ڕاتب نابێت مانجێک دوو مانگ ڕاتب نابێت دەبێنن ئەهلی مزگەوت لە هەموو کەسێک زیاتر دەست پێش خەرن لۆ ئەوانەی بچن دەستی لێ قەوماوان بگرن بچن دەستی فەقیر بگرن بچن دەستی ئاوانم بگرن کە ڕاتبیان وەرنەگرتووە دائما مامۆستایانی مزگەوت ئێستا ژەبینین ها لەو وەزعی کە ئێستا هەموو دنیا کەوتۆتە بەری دەبین مامۆستایانی ئاینی لە پێشەنگ بوون پێش هەموو کەسێک داوایان لە خەڵک کرد کە ئاگاداری خۆیان بن مزگەوتەکە پێش هەموو شتێک قەپات کرا و مامۆستایانی پێشەنگ بوون لەوەی کە کاکە ئاگاداری خۆتان من بەریەک کەوتن نەبی ئیدی خاست بەتابەت لە مزگەوت هەر مزگەوت بەجارێک قەپات کرا
لێ دائیمەن مامۆستایانی ئاینی و ئەهلی مزگەوت پێشەنگ بووینە لە هەموو شتێکی چاک کۆمەلگا تووشی هەر قەزیەیەک بێ دەبینین ئەهلی مزگەوت مامۆستایانی ئاینی پێشەنگ بووینە ئێستا دەبین هەر لەوەش بە هەمان شێوە هەروە بووینە لێ پێویستە ئەمە ئێستا طبعاً زۆر سپاسی خوای پەروەردگار دەکەین کە ئەو نەخۆشیە لە سەرمان تقریباً بە مەڕ الکرام ڕۆیی بە سەهلی ڕۆیی ئینشاءالله و زۆر سپاسی لایەنی پەیوەندیدار و حکومەتی دەکەین کە باشترین ڕۆلیان بینی لەو مەوزوعی باشترین ڕۆلیان بینی نانهێشت ئەو مەوزوع ئیدی تەشەنە بکە و نانهێشت ئەو کۆڕۆنایە تەشەنە بکە و هەوڵێکی چاچیاندا سپاسی هەر هەموو لایەنەکان دەکەین بە دکتۆرەکان و بە مامۆستایانی ئاینی و بە لایەنی ئەمنیەکان و بە مرور و بە هەر هەموو هێزەکان ئەوەی بەشداریان کرد لەگەڵ خەڵکیش کە ڕێنمایەکانی قبول کرد بەڵام ئێستا کە دەبینین وەزعکە بەرەو هێوەربوون دەچێت بەرەو چابوون دەچێت بازارەکان هەموو کرانەوە ئیدی مزگەوتیش پێویستە قۆناغ بە قۆناغ ئەویش دەستێکی لێ ببرێ ئینشاءالله هەتاوەکو ئێمە حەزمان لێ نییە یعنی ئێستا مەسەرەن ئێستا ئەو ڕۆ دوونێ گردبوونەوە دەبی لە فلانجێ و لە فلانجێ گردبوون ئەو گردبوونەوە ناتەندروستە ئەو نامانەوێت ئەو گردبوونەوە هەبی چۆن ئەو گردبوونەوەوانە نابێ بەوەی کە ئەوەی چاکە لۆیان بکری هەتاوەکو خەڵک وەچی بڵێن دەوی قەپاتکەین هەتاوەکو ئەو شتانە نەکە ئەگەر ئێمە بە قۆناغ مزگەوتەکان هەروکو تازەش مامۆستا باسی کرد بە قۆناغ مزگەوتەکان ببێتەوە باز بکرێ کاکە لە فلان ڕۆژ ئینشاءالله فلانش دەکرێەوە ئیدی باتە سەری مانجێ با ئەو مانگەی هیچ تەراویحێک نەکرد هیچ ئیشکالمان تێدا نیە بەڵام بە قۆناغش مزگەوتەکان بکرێ ئینجا دڵمان خۆش دەبێت بەڵام ئەگەر خەڵکەکە ببینێ هەموو شتێک ئاسای بێتەوە تەنها مزگەوت بەداخرای ببینێ ئەوە لێرە نامتمانەیی دروست دەبێت لە بینی خەڵک و لە بینی حکومەت کە تا ئێستا بەتابەتی ئالەو وەزع ناتەندروستی کە تووشمان بوو متمانەیەکی چاکە بوو لە بینی هەموو خەڵکان لەگەڵ حکومەتی با ئەو متمانەیە بمینێ تاوەکو زیاتر بەڵێ سپاس دەکەم وەکو دوای پرسیارەگە شتێکیش ما بێ لەسەر مەسەلەی کردنەوەی مزگەوتەکان زۆر بە کورتی و سەبارەت بەوەش کە بە ڕۆژبوون چەندە ینی بە توێژنەوە زانستیەکان پێشڕاستی ئەوشیان کردووە کە سیستەمی بەرگری لەشی مرۆڤ بەهێز دەکات بەرامبەر بە ڤایرۆس و بە نەخۆشیەکان سوپاس دەکەم بە کورتی بێ بەڕۆژبوون لۆ هەموو بەشەکانی لەش چاکە ئیلا گەر کابرا کە نەخۆشیە چیە بێ کە دکتۆرێکی اختصاسی مسلمانی بەڕۆژوو ئەو بڵێ کاکە بە ڕۆژی مەبە لەبەر ئەو شتەی خراپە ئەگەر نا بەعام بەڕۆژبوون بۆ هەموو ئەندامەکانی لەش زۆر باشە یەکێک لەو ئەندامانەش ئەندامی بەرگریە ئەگەر یەکێک بە ڕۆژوو بێ ئێستا بحوثات لە سەروەی کرایە ئەگەر یەکێک 14 یان 16 سعات نان و ئاوی نەخوا بەرگری لەشی بەرز دەبێتەوە ئەوەش دەبینی مطابقە کاکەوەرە و بحوثاتی لەسەر شتێک دەکەی کە لە ئیسلام هەیە ئەوانش باسی ئەوە شتێک دەکەن دەڵێن ساڵی ئەگەر مانجێک ئەوها بکە هیچ نەخۆی و نەخۆیەوە یعنی باسی بە ڕۆژوەکانی مەدەکەن کە مەناعی تێدا بەرز دەبێتەوە ئەویش دەبێتە شتێک لۆ ئەوەی بەرەنگاربوونەوەی هەر نەخۆشیەک بە تایبەتی لەو قۆناغی کە ئێستا لە کۆڕۆنا داینە و لە نەخۆشی کۆڕۆنە لە ناومان دامایە ئەگەر ئێمە بەڕۆژ بین بەرگری لەشمان بەرز دەبێتەوە دەتوانین ئەوەش وەکو قووەتێک بەرامبەر ئەو ڤایرۆسی بەکاری بێت. سپاس دەکەم دکتۆر ئەومان کاتمان زۆر کەم ئاز دوو پرسیار سەبارەت بەوەی کە چەندە لێرە ڕۆڵی مزگەوتیان لاواز کرد ڕۆڵی مامۆستای ئاینی بۆ نمونە کاتێک دژی دەسەڵات وەستا بێتەوە دژی کەندەڵێ وەستاوێتەوە سەر مینبەرەکەی لایەن بردووە. وڵا کاک حەکیم ڕۆڵی مزگەوت و مامۆستا بە هیچ کەس لاواز ناکرێت بەس لە بنەڕەت تا لاوازیان نەکرد لەوانێ هەوڵیان کە دژە دەسەڵات بوێ لایەن بردووە هەوڵی سووتانی ڕشی مامۆستایان داوە ئەمڕۆ هەوڵیان داوە هەرچیان کردو ئەوان ینی هەوڵی خۆیان داوە ئەوە وازەحە بەڵام ئەمەی کە توانی بێتیان ڕۆڵی مزگەوت و مامۆستا و ئەهلی عیلم و زانایانی ئیسلام لاوازکەن نەخێر شتیوان نابێت زانایانی ئیسلام ئەمڕۆ بەتابەت لەم ڕۆژگارانی تۆ ئەگەر مزگەوتیش لێ چەند زانایی من زۆر دژە دەسەڵات بێت و ینی بەتون دیشی دەستا بێتەوە بەڵێ ئەزانم ئەڵێم من ناڵێم نەیان کردووە من ئەڵێم کردویانە هەوڵیان داوە هەموو هەوڵێکیان داوە بەڵام نەتیجەکەیان بەدەست نێناوە باش تێگەشتی ئەسڵەن ئەو مامۆسایی با من یەکشت پێ بڵێ بە کورتی سپاس دەکەم بە کورتی ئەوەیە ئەو مامۆسایی کە هەر مامۆسایەک و هەر مزگەوتێک لەلایەن هەر جیهەتێکەوە هەوڵی لاوازکردنی درابێ بە قووەتر بووە بەهێزتر بووە
باش دو پرسیارم سەبارەتەوەی کە بەڕێز وتە حکومەت بودجەی دابەش نەکردو مانگی ڕەمەزان مانگی زەکات و سەرفی درێ و سەدەقەی چەندە خەڵک ئاگای لە خەڵکی هەژار و کەم دەرامەدی بە کورتی بسپاس بەڕاستی ئەم مانگە ینی مانگی بەخشینە مانگی بەزەی هاتنەوەی بە هەژارەکانە بە نەدارەکانە و ئینسان لەم مانگە پیرۆزە هێزی بەخشندەیی بەهێزتر ئەبێ ئێمە بەوەکو ڕەسوڵ الله بین صلی الله عليه و آله وسلم کە دایکمان عایشەی دایکیمان دارانە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر بەخشندە بوو بەڵام لە مانگی ڕەمەزانە کە ڕیح المرسلە وەکو باوک چۆن بادێ ئاو هات کەس نایگرێت ئاو هاو بەڕاست و چەپایی بەخشی ڕەسوڵ الله صلی الله عليه و آله ئینشاءالله ئەم مانگەمان بۆ بێتە مانگی خێر و خۆشی و بەرەکەت و ڕەحمەت و ئاشتی. زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر هەورامان گەچێنەی سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباریایی لە پەرلەمانی کوردستان لە سەودی سەرکی هەروەها لاولێرە دکتۆر محەممەد فەقێ موراد پزیشک و بانخوازی ئیسلامی. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.